3 ساڵە دەستکراوە بە نۆژەنکردنەوەی پردە ڕووخاوەکانی سەر ڕووباری دژلەی شاری مووسڵ بۆ بەستنەوەی هەردوو بەشی لای ڕاست و چەپی شارەکە. 5 پرد هەردوو بەشی لای ڕاست و چەپی مووسڵ پێکەوە دەبەستێتەوە. لە کاتی ئازادکردنەوەی مووسڵ تیرۆریستانی داعش هەر 5 پردەکەیان تەقاندەوە. تا ئێستا پردی 1 و پردی 2 نۆژەن کراوتەوە هاتوچۆی لەسەر دەکرێت لە نێوان هەردوو بەشی شارەکە. بەڵام ڕۆژانە لە لای هەردوو بەشی شارەکەەوە قەڵەباڵغەیەکی زۆر لەسەر پردەکان دروست دەبێت. يعني ساعتين أزيد من ساعتين احنا واقفين لما نعبر الجسر. زیاتر لە 2 سەعاتە چاوەڕێین تاوەکو لەم پردەیە بپەڕینەوە. ڕۆژانە ئەوە حاڵی ئێمەیە 2 بۆ 3 سەعات دەبێت چاوەڕێ بکەین. ازدحام السيارة نشيت بچت بشافيا أو أفجي سرابيتا تشيكين بو محامية جلا باشا ازدحام إن شاء الله دير رابطا ئەوە پردی سەیە بەبڕی 16 ملیار و 383 ملیۆن دینار بەشە ڕووخاوەکەی نوێژان دەکرێتەوە. لە ئێستادا 180 پرۆژەکە تەواو بووە. بە تەواوبوونی ئەو پردە ئەو فشارەی ئێستا لەسەر پردەکانی تر هەیە تا ڕادەیەک کەمتر دەبێتەوە. فيعتبر من أهم الجسور ال5 الموجودين في قضاء الموصل. پردی 3 گرنگترین پردە بەراورد بە پردەکانی تر چونکە جگە لەوەی هەردوو بەشی شارەکە پێکەوە دەبەستێتەوە گرێدراوە بە ڕێگای چەندین خەزا و ناحیەی دەوروبەری مووسڵ. ئێستا لە قۆناغی کۆتایی تەواوبوونی پردی 3 داین. بە تەواوبوونیشی تا ڕادەیەکی باش قەڵەباڵغی و فشارەکانی سەر پردەکانی تر کەم دەبێتەوە. دوای 3 ساڵ لە ئازادکردنەوەی مووسڵ تا ئێستا 5 پردە ڕووخاوەکە بە تەواوی نۆژەن نەکراوتەوە. ئیدارەی ئەو شارە بڕیاری دروستکردنی 2 پردی تریدا لەسەر ڕووباری دژلە بۆ بەستنەوەی هەردوو بەشی شارەکە. ئەم پروژەیەکی استراتیجیە گەلێک چێکردنا جسرێکیە پرەخ جسری عتیق بە جسری کەڤن مووسڵدە ئەف جسر ئێکسایدە gelek qarabalık çedbit ji bo wî cisrekî prex vedê em çêtkin muddê proje 6 mehin 6 mange kulfayê jî teqrîben 3 milyar û 800 e meniyete înşallah bizîtirîn dem xilas bikin. بڕیارە تا کۆتایی ئەم ساڵ نۆژەنکردنەوەی پردە ڕووخاوەکان و دروستکردنی 2 پردی نوێ لەسەر ڕووباری دژلە بۆ بەستنەوەی هەردوو بەشی شارەکە تەواو بکرێت و بەڕووی هاوڵاتیانیشدا بکرێتەوە. گەیلان بۆتانی کورسات نیوز مووسڵ.